خۆشەویستانی مەجوانترین سڵاوتان لێبێت خۆشحاڵم کە ئێوارێ بە شەوەیەکی ڕاستەخۆ بە یارمەتی هاوکارانم لەگەڵتانن هیوادارم کە مولایەکتان تەندروستێکی باشتانە بێت عزیزانی ئێمە بۆ ئێوارە میوانێکی عزیز و خۆشەویست لە ستودیۆ لەگەڵمدایە کە پێکەوە باس لە کتێبی سەمای فریشتەکانەکەین کە ئەم کتێبە تایبەتە بە دەربارەی مێژووی سەما و هەڵپەڕکێ و هەروەها هونەری میلیە لە باشووری کوردستان کە لە ئامادەکردن و نووسینی ئەم کتێبە لەلایەن کاک عەبدولعەزیز مەجیدەوە هەم نووسرا و هەم ئامادە کراوە کە جارێ ئەم کتێبە بڵاو نەکراوەتەوە کەوا بڕیارە ڕۆژی شەممە لە مەراسیمێکدا ئەم کتێبە واژووی لەسەر بکرێت و بڵاو بکرێتەوە مە پێشەوەی کە کتێبەکە بڵاو ببێتە بەمان خۆش بکە میوانداری کاک عەبدولعەزیز بکەین بۆی کە باز لەم کتێبە بکەین و هەروە کاک عەبدولعەزیز هەر خۆی ساڵانێکی زۆرە کاوەکو سەرۆکی تیپی هونەری میلی نەتەوەی سلێمانی کاری کردو و هەروەم خۆی دامەزرێنەری ئەو تیپە بۆ و هەمووکو ڕاهێنەر هەمووکو شارەزایەکی هونەری میلی و سەما و هەڵپەڕکێش ساڵانێکی زۆرە لەو بوارەیە کاری کردو و جێپەنجەی دیارە کاک عەبدولعەزیز سڵاوت لێبێت. زۆر خۆشحاڵم کە جارێکی کافێکەوە لەم پرۆگرامەکەدا پێکەوەین و هەروە باسەکاری نوێی تۆکەی. سەرەتا پیرۆزباوی دەستخۆشیم کتێبەشە لە یەکەم ڕاستە جارێ بڵاو نەبووتەوە هیوادارم کە لە مەراسیمێکی زۆر شایستەدا ئەم کتێبە واژووی لەسەر کرێت و بڵاو ببێتەوە. سپاس بۆ تۆش. کاک عەبدولعەزیز چۆن بیری لە نووسینی ئەم کتێبە کردو ڕاستە کە خۆت ساڵانێکی زۆرە لەناو ئەم بوارەدای هەمووکو ڕاهێنەر هەمووکو شارەزایەک هەمووکو سەرۆکی تیپی میلی سلێمانی کارە کردووە بەڵام بێگومان کۆکردنەوە و نووسین و بە ئەرشیفکردنی سەما و هەڵپەڕکێ و هونەری میلی کوردی کارێکی ئەستەما قورسەکە و ئەمانە کۆ بکەیتەوە لە باشووری کوردستان بە دوایانە بگەڕێ بە دوای مێژووەکەیانە و ئەرشیفی بکەیت. وڵاوی ڕاستی بێ مێژوو نووسینەوە و ئەو کتابیان کۆکردنەوەی ئەو شای هەڵپەرچێ و ئەو زانیاریانەی کە لە مێژوو هەڵپەرچێ کراوە تۆزە ناخۆش بەڵام بۆ من تۆزێ ئاسان لەبەرەوەی لە نزیکەوە شارەزایی و ناسیاویم لەگەریان ئایبوو لەگەڵ و ئەوانەی کە لە بوارانە ئیژەکەن. کاتە ناسیاوێکە ئەو پەیوەندی هاوڕێتیە وای لە تۆ کرد کە کارەکە تا ڕادێک بۆ تۆ ئاسانتر بێت. من هەر بە ئەرچ خۆمەزانم کە ئەو کتێبەیە بەسم لە گەڕان و کۆکردنەوەی زانیاریەکان بۆ ئەوە. بەڵێ اینجا ئەگەر باسی مێژوەکەی بکەین تیپی هەڵپەرچێ لە سەرەتای شەستەکان و هەفتاکان مەسەر لاولێر هەبوو و لە سولێمانیش هەبوو لە دۆچ هەبوو بەڵام وەک سەرەتای وەک تیپی هەڵپەرچێ بوونە لە چالاکی قوتابخانەکان و لە بۆنە مناسبەکانی وەک نەورۆز وەک ئاهانجی سەری ساڵ ئەوانە ئەو گروپانە کوکران دوایەتی نەماون ینی ماوەیەک بوونە کۆمەڵێک بە هونەرمەندی گەورەکە لە بوارانە ئیشیانە کردو لە کاتی خۆی مەسەر لاولێر تاسن تا خوا لێ خۆش بێ و عادمەدا خوا لێ خۆش بێ و لە سلێمانی مامە سەفەریندا تاش مامە سەعەنوەر قەرداغی و کۆمەڵێک هونەرمەندیکە گەورە ینی لەو بواران ئیشیان کردبوو بەڵام لە ساڵی 1970 کە تیپی هونەری میلی هەولێر دروست بوو ئیتر ئەو گروپانە تۆزێک هەرمان بەڵام بە کەمی تاوە بوو تیپی هونەری میلی مەسەلەن سەرەتا کە دروست بوو کۆمەڵێک هونەرمەندی گەورەی ئیشان تیا کرد و ئەو تیپە سەدا و ناوبانگێکی گەورەی دەرکرد ئەوە بوو مەسەلەن لە فستیڤاڵی عێراق بە یەکەم دەرچوو اینجا ڕۆیشت بۆ ئەڵمانیا بۆ رووسیا بۆ نەمساڵێتی کۆمەڵێک سەفەری کرد سەدا و ناوبانگێکی گەورەی دەرکرد تاوە بوو تا پێش ڕاپەڕین ئەو گروپیان ڕاگرت لەبەرەوەی لە کاتی خۆی سێ کەس ڕایان کرد لە تیپەکە چوون بۆ دەرەوە لە گەشتێکدا ئیتر حکومەتی لە خوای دەویست کە نەتوانێت ئەو بەرهەمانە نەچێتە دەرەوە ئەو مۆسیقا و جلوبەرجی و کوردی نەچێتە دەرەوەی وڵات بناسرێ بە وڵاتانی دنیا ئەوە مەهانەیەک چاک بەدەست حکومەتەوە تر وتی لەمە دوا سەفەر ناکەن تا ڕاپەڕین دوای ڕاپەڕین ئەو تیپانە هاتنە سەر ئەوەی کە من 96 بۆ کارێک سیاسی ڕوو بکەتە سلێمانی و ئیتر لەگەڵ مامەستای گەورە مامەستا قادر کوردی توانیمان کە پێشتریش ئیشمان بێکەوە کردبوو لە هەولێر داوایکە کە مەسەڵەن تیپە دروست بکەین لەگە وەزارەتی ڕۆژنبیری ئەو تیپیرەژن 98 دامان مەزران ئیتر ئەوەش بۆ سەدا و ناوبانگێکی گەورەی دەرکردکان لە هەم لە ناوەوەی هەرێم بەشداری شادەی فستیڤاڵیشان کرد لە دەرەوەی وڵات کۆمەڵێک فستیڤاڵ بەشداریمان کرد لە دەرەوەی وڵات و هەم توانیشمان بۆ یەکەمی جاریش وەک تیپی هونەری میلی سلێمانی فستیڤاڵی هونەری میلی گەلان لە کوردستان بکەین یعنی یەکەم جار لە سلێمانی دوای 3 ساڵش لە کەلار کردمان کە زۆر سەرکەوتوو کە وڵاتانی زۆر وڵاتانی ئەجنەبی و عەرەبی و بەشداریان تیا کرد و
لە کوردستان هەموو گروپ کوردەکانی هەرچوە پارچە کوردستان بەشداریان تیا کرد بەڵامی تر ئەویشیان ڕاگەت تیپی هونەری ملیش ئەوەی سلێمانی تا ئێستا بەردەوامن تیپی هەولێر بەردەوامە کار و چالاک خوان دەکەن ئەو تاپیانێک کە هەنە و ئیتری وادارم تابلوی جوان تریش بکەن لەمە دوای ئیشیش بکەن وان تیپی دۆ چیش شان بەشانی تیپی سلێمانی لە دۆک تیپی دۆک دروست بوو کە دوو سێ گروپ بوون یەکیان گرت بوونە تیپی هونەری ملی ئیتە و تیپەش بە هەمان شێوە ینی سەدای چاچیا بوو توانی بەشداری لە فستیڤالەکان بکات توانی دەنجی خۆی بگەێنێتە دەرەوەی وڵاتیش و تیپی برای ئێزیەکانی تیپە هونەری ملیان دانا کە ئەوانش بەڕاستی ینی گروپێکی جوان بوون توانیان بەرهەمەکانی لە هەموو فستیڤالەکانی کوردستان و ئەوان توانیان بیبێنە دەرەوەی وڵات باشە کاک عەبدولعەزیز بەپێی ئەو شارەزایی کە تۆ هەتا وەکو مێژووەکەی کۆنترین تیپی هونەری میلی لە کوردستان ینی لەکوێ سەری هەڵاوە لەکەل چ شارە خۆی لە عێراق یەکەم جار لە بەغا دوای لە بەسرا بەڵام وەک کوردستان تیپی هەولێر تیپی دایکە تیپی هونەری ملی ساڵی 1970 دروست بکە ئێمەش لەوێ پەروەردەکراین ژێر دەستی ڕاهێنەرێکی ئەرمنی ناوی ڕشیدیان بوو ڕاهێنەرێکی فەلەستینی سەلمان محەممەد و کۆمەڵێک ڕاهێنەری تریش ئێمە لەژێر دەستیوان دروست بووین و تر ئێمەش وەک کورد تەمە نامان دەکرد ینی ڕۆژێک لە ڕۆژەم بینە خاوەن گروپی هەڵپەرچەی خۆمانێ و بتوانین ئێمەش وەکو گەلای دنیا بچینە فستیڤالەکان بەشداری بکەین بە ناوی کورد بە ئاڵای کوردی ینی کە کات پێشتر لە زمانی ڕژێم چەند جارێک تیپی هەولێر ئەمە ڕۆیشتین بە ئاڵای عێراقی و لەجێر ئاڵای عێراقی بوو بەڵام جارێکە ڕۆیشتنە دەرەوەی وڵات بە ئاڵای کوردستان و بە ئەوی کوردستان بەشداری ماتیایە کە بەناوی کوردستان قسەمانە کرد ئیتر تیپی هەولێر کە دروست بوو لە ئەفتانۆ دەرنەوە توعاوتیش کەوت تیپی سلێمانی دروست بوو کە دووەم تیپ کادا لە هەولێر یەکەم جار دروست بوو وەکو هونەری میلی دواتر هاتە شاری سلێمانی زۆر باشە کاک عەبدولعەزیز ئەمە بپرسم کە تۆ لەم کتێبەدا بەجیا هەم باس لە هونەری میلی کردووە وەکو ئاواز و گۆرانی و هەروە بەجیاش باسە لە سەما و هەڵپەڕکەی کوردی کردووە واتە دەبێت وەکو دوو شتی جیا یعنی وەکو دوو هونەری جیاواز باسییان لە بکەیت و لەم کتێبەدا باسی لێوە کردووە خۆی جیاوازیان چیانی تا ئێستا ئەمە جیا کراوەتەوە پێشتر لا نووسینەکانی ڕابردووە یاخود ئەمە بۆ یەکەمین جار ئاوا باسی لێوە کرا وڵای ئەوەی ڕاستی بێ کەم سەر هونەری ملی دەنووسن ئەوەی ڕاستی بێ لە کاتی دروستبوون تیپی هونەری ملیەکانەوە تا ئێستاکە کۆمەڵێکی کەم یعنی نخبەن ئەوانەیە کە مەسەلەن هونەری ملیشتیان نووسی و شارەزایان هەبووە بەڵام ئەوەی کە من لێرە مەبەستم بووە مەسەلەن ڕوونکردنەوەکان ئەوەی مەسەن تۆ بزانی تابلۆی هونەری ملی چییە مەسەن بنەماکانی تابلو چۆن دەکرێت مەسەن کە یەکەمی جار کە تۆ ئەتوێت تابلۆی ئامادە بکەی ئەبێ دقیق هەڵبژێری ئەگە تابلۆکە درامی بێ ئەگە تابلۆکە سنمایی شکاری بێ یانی ئستارازی بێ ئەوە کۆمەڵێک شایی وەڵپەرچ هەر ئەمان دەبێ نەخشەی بۆ ڕاکێشوی ئەوی بۆ بکەی بۆی تابلۆکە اینجا مۆسیقاش بە هەمان شێوە بەشێکی گرنگی ئەو تابلۆی ئەگەر تۆ مەسەن مۆسیقایە تابلۆکە باسی داستانێکی منتیقەی باکوور بکات دەبێت چکە بادینی بێ ئەو مۆسیقاش هەر هەمووی بادینی بێتن یان مەسەن لە ڕۆژهەڵات بیان بە ناو چەور شێوەکە بگۆڕێ مەسەن بە کارەکانی کاری تابلۆکە مەسەن داسی دوور ناکە باسی تەشی ڕسم دەکات باشی مەسەن تابلۆکانی جیاوازیان هەیە ینی بە پێشوانەکان کوردستان و شارەکان ناوی خۆتای ئەوەی خۆتایبەت خۆی هەمووی تایبەت بە خۆیەتی و لە ڕۆی جلوبەرگ و جوڵە و هەموو ڕاهێنانەکانی تایبەتمەندی خۆی هەیە تابلۆیەک ناو ئەوەی خۆی جیایە جلوبەرجی جیایە ئەوەی جیایە مەسەن تو تابلۆیەک دێ باسی دوور ناکە یعنی ئەوە ئەبێت ئەکسسوارەکانی شتی دوور نەبێت مەسەن داز بێنی ئەو شتانە بێنی کە پەیوەندیان بە دوورنەوە هەیە ئەو جلانە بەرگە کە پەیوەندی بە دوورنەوە هەیە ئەو مۆسیقایانە لێ بدە کە پەیوەندی بە دوورنەوە هەیە باشە کاک عەبدولعەزیز لە ڕووی سەما و هەڵپەڕکەوە هەروە ئەو تابلۆیانەوە کێ دەست پێش خەر بووە وەکو مێژووەکەش یعنی یەکەم جار لەکوێ ئەم تابلۆیانە ئیتر دروست بووە وەکو سەما و هەڵپەڕکێ لەگەڵ هونەری میلیە لەگەڵ ئاواز و گۆرانیەکە ئیتر ئەم تابلۆیانەش لەگەڵ یا بن و بەتاوکەری یەکتری وڵای ئەوە ڕاست بێ مەسەن سەما و هەڵپەرچێ خۆی لە جیهاندا مەسەن لە ئەمریکا و ئەفریقا مەسەلەن ئەوانە لە تەبیعەتەوە لە سوژتەوە مەسەن وەک سەمای داڵ و سەمای گورجیان هەیە مەسەن لە ڕۆژهەڵات و لە ڕۆژ ئاواش شای هەڵپەرچەکان زیاتر سەماکان پەیوەندیان بە جەنگە بە جەنگ و بە شەڕ و ئەوشتانەوە هەبووە کە تانیویانە ئەو هەڵپەرچیانە مەسەلەن بیکەنێت
ئەوە بۆ بەستێ بەکاری بێنن مەسەن لە هەر کاتێک لە هەر لە عزەیە مەسەن چی پێ هجوومەکان هێرش دەکەن ئەگەڕێنەوە دەشێن کۆ ئەبنەوە ئەنی ئەوە بۆ شێوانە ڕێکخراوە لەو بەڵام لە کوردستان هەر بوو فارس هەر بە هەوەست بۆ هەوەست بۆ بۆ هەست ئەو دەستی خۆیان بووە بەڵام ئێمە وەک کورد خاوەن گەنجینەیەکی لە بن هاتویندا سەماوەڵ پەرچە کوردی یعنی زۆربەی وڵاتانی دراوسێ سوودیان لە سەماوەڵ پەرچە موزیکی کوردی وەرگرتووە یعنی هەر بە من زۆر بە ئاشکرا بینیومە لە ناو تابلۆکان شایی کوردی هەتا مۆزیقاکەش کە زۆرڕاکیان لێدا و کوردی بووە واتە ئێمە توانیمانە وەکو میلەتی کورد سەما هەڵپڕکەی کوردی بە جیهان بناسێنین اینجا من لێرە بەمەسمە لەو کتێبە زۆر ئەو شتانە مێناوە ڕوون کردوەوە مەسەلا ئەو شایانەی کە مەسەن هەموو تابلۆکانی نووسیوە بەڵام بۆ ڕوونکردنەوەی زیاتری مەبەستەکە لە بەشی دوم دامناوە ساختکردنەوەی ئەو شایانەی کە مەسەن کورد ئەرێ ئیمنە تورک ئەرێ ئیمنە عەرەب ئەرێ ئیمنە ئەوانە مەسەن ئەو تابلۆیانەشی کە تا ئێستا خاوەندارەتەکەی دیار نییە چۆپیم نمایە شی کردوێتەوە یعنی چۆپی بۆچی مەسەن چ ینی چۆنیەتی ژیان و پێکەوە بوون واو ینی وەستان بە پێکۆ بووە یا ینی یەکسانی ئەوە بوو ینی هەموو شی کردوێتەوە ئەوانە هاتووە مەسەن ئەو شایەکانی دیکەش هەموو ناوە ئەوی خوانیە ناوەکانیان لە چێوە هاتووە چۆن هاتووە بۆی بزانین ئەوانە کوردین ینی بەم شێوەیە گەربینەکان نازانم تا چۆن دیارە بێت ئەستا بۆ نمونەمە تاپڵی پەچەکە دلادا هەمووی جوان جوان ڕوون کراوەتەوە مۆسیقا و ئاوازەکەی هەر هەمووی شیرین تەشی ئاڕێسێ هەر هەمووی هەروە ینی بەدر لەوانە لە تابلۆکانی شکاک عەبدولعەزیز ینی چەند وێنێکی تایە تایبەت بە تیپەکانیش ینی تیپە میلیەکان و ئەو تیپانەی کە تایبەتون بە سەما و هەڵپەڕکێ لە باشووری کوردستان ئەم وێنانەت چۆن دەستکەوت پڕز نەبوو ڕاستی بێ من وتم ئاشنایەتی و دۆستایەتیم لەگەڵ خەڵکانە هەیە کە دووکارانی ئیشیان کردووە وەک مامەسا کۆنەکان وەک ئەوانەی خۆشمەم لەگەڵ گروپەکان پەیوەندی چاکم ینی ئەوم هەیە خۆشم ئەرشیفێکی زۆر دەوڵەمەندم هەیە لە سەما هەڵپەرچەی هەر چوار پارچە کوردستان ینی من وام کردووە چارچی سەما هەڵپەرچەیە لە کوردستان ئەرشیفم کردووە لای خۆم لە ماڵەوە هەمووی بە هەرم گرتووە اینجا ئەو وێنە کۆنانەی کرد سەما هەڵپەرچەش هەرچی وێنەی کۆن دەستم کردووە لە هەر شوێنێک بێ هەڵم گرتووە ینی ئیتی لەو کتێبان دیکەم ئەوە کردن نمایش کردووە کتابەش ئەوەی من ئەوم کردووە ئەو هیلاکی مادیبوونی ئەو ڕاهێنەرانی چەند ساڵە ئەو گروپانیان دروستکرد ئەو گروپانیان گەیاندا ئاستم چەند ساڵە ئیشتیاکرا کۆمەڵێک ڕاهێنەر نماون مردن ینی خوان لێ خۆش بێ ئەوانە بوون کە ئەو سەرەتای چەنداناوە تا ئێستا کەش ئەو ڕاهێنەرانی کە ڕۆژە لە ڕۆژە تابلۆیان کردووە من ناویانم نووسیوە ژیاننامەیانم کتێب نووسیوە یان ئەر مۆزیقیەک هەر مۆزیقا ژەنێک ئەم ئاوازی بۆ تابلۆیەک دانابێ من ژیاننامەی ئەو ناوی تابلۆیەکەم نووسیوە لەگەر ئەو کەسانی کە هاوکاریان کرد ئەو کەسانی پێش ئێمەش هەڵا پەرچیان کردو بەس ناوبانگی چاچیان هەبوو لەو بارەیشیان کردووە هەر هەمیانم نمایش کردو هەموو پرۆفایلیان داناوە کە ئەوانە ئەو ئیشانیان کردو زۆر باشە کاتەمە بەدەر لەوەی کە ئارشیفکردنی کارێکی گرنگە و خۆت باس لەگەر ژیان نامەی هەموو ئەو هونەرمەندانە و ئاوازدانەرانە هەموو ئەوانەی تێدایە لەم کتێبە کە ڕۆژە لە ڕۆژان خزمەتیان بە هونەری میلی کوردی کردووە بەدەر لەوە لە ئارشیفکردنەکە ئەم کتێبە بۆ چ شتێکی کە گرنگە بۆ داهاتوو گرنگەکەی ئەوەیە مەسەلەن تۆ من توانیمە چۆنێت تابلۆ دامەزراندن چۆنێت تابلۆ دروستکردن لێرە داگە بیخوێنین تۆ مەسەلەن ڕاهێنەر بێ توانین تابلۆ دروستکردن سەماکارش چاک بێ پێ بێ بە ڕاهێنەر ئەتوانە سوود لە کتێبە وەرگرێت زۆر سوودی لێ وەرەگرێت توانین تابلۆ ئامادە بکەن لەسەر ئەو ڕێگای کە من باسم کردووە و کۆمەڵێک نووسینی ئەو نووسرانش تایە مەسەلەن کە لەسەر هونەری ملی شتیان نووسیوە کۆم کردوێتەوە ئەوانش کۆکردوانێک کە لەسەر هونەری ملی شتیان نووسیوە هەموو نووسەرەکان کوردن یاخۆ نووسەری بیانیشی تێدا هەمی کوردە ڕۆژنامە نووسانەیە ئەو نووسرانی کورد کە شتیان نووسیوە من زۆرن هەمیانم شتەکانیان هێناوە هەرێکم ئەوەک مەسەلەن زۆرە بکردمە بەشی دوومەڵم گرتووە باشە باسی بەشی دووەمە کردو جار ئایا بەشی دووەمیش هەر تایبەتە بە باشووری کوردستان یاخود ئەم جارە هەموو پارچەکانی کوردستان لە خۆ ئەگرێت بەشی دووەمی کتێبەکەم ئێستا خەریکی تەوابوومە بەڵام هەندێک شتی ماوە هەر چوار پارچەی کوردستان بەڵام
تیپی هونەری ملیە تیپی هەڵپەرچەی ملی باشە تیپی هونەری ملی لەگە تیپی هەڵپەرچەی ملی جیاوازیان هەیە هەرچی تیپی هەڵپەرچەی ملی هەیە مەسەڵ لە سنە و مەریوان و لە مەهاباد و لە دیاربەکر و لە جەزیرە و لە قامیشلو و لە ئەفرین و لە کوردستانی خۆشمان گروپ هەڵپەرچیانەیە کە هەن مەسەڵەن کۆمەڵە گروپی هەڵپەرچەی لە قەزاناییەکان و شارەکان هەن ئەوانەش مەسەڵ چ جۆرە شایەک دەکەن ئەو شایانە کە دەیکەن چین مێژووی ئەو شایەن لە چی هاتووە ئەوەی بەجێرەی ئەوەی خۆیان کە بۆمیان باس کردووە ئەو شایانە ناویان چیە لە چی هاتووە لەو شتێک کاک عەبدولعەزیز هەندێک لەو شایانە لە ئێستا ینی ئەم جێرەی ئێستا پێی ئاشنا بن پێی ئاشنا بن یاخۆ دەر هەنگاوەکانیشیان بێچووبێتەوە نەزانرێت کە چۆن ئەو شایە ئەکرێن ناوی سڵ شایی نووسیوە ئێستا من خۆم هەر 20 شایەکە بزانم لەو سەدانەیە ماوە ناوەکانی ماوە ناوەکانی ئەزان مەسەل لە ڕۆژهەڵات دەکەن لە باشووناک لە باشوور دەکەن لە باکوور نایکەن ئیتر مەسەلەن شایەکانیان دەچێت لە ناوچوونیان نماوە یانی بەس ناوەکانیان ماوە کۆمەڵێک شایی لە هەولێر من لە کاتی خۆی کەم ناڵبووم ئەزانم ستەمبۆلێ ئایشۆچێ ئەوانە ئێستا نایکەن هەر سێپەی و چەپەی لە ئاهەنگ و مناسەبەیە باشە شوێنێ زیاتر ینی دەوڵەمەند ینی لە ڕووی جۆر و شێوازی شایەکانەوە خۆ کوردستان بەعام دەوڵەمەندە لە سەماوە هەڵپەرچەی کوردی بەڵام کوردستانی باکوور لەگە کوردستانی ڕۆژهەڵات زۆر دەوڵەمەندە هەرچەندە من باکوورم پێ ئەوەیە شایەکان هەڵپەرچەکانی باکوور و گۆڤەندی پێڵێن ئەوەی ئەوان زۆر من لام کوردی زۆر ئەزمێت لەبەرەوەی زۆر حرەکەی سەری ئەوەیە کە وەک ئەومەش خەرچی ناتی شاخراوین ئەو شێوەیە مەسەر شایی هەڵپەرچەی باکوور زۆر باشە ئەمێ ئەو پرسم ماوەی چەند بە کۆکردنەوە و نووسینی ئەم کتێبەوە سەرقاڵ بووی کاک عەبدولعەزیز وەڵا ڕاستی من خۆم ماوەی 30 ساڵە دووباری هونەری ملی ئیژەکەم بەڵام بۆ ماوەی کە تقریبا 5 ساڵە بینیم کردەوە بۆی ئەو شتانە بۆ مێژوو بۆ ئەرشی بمێنێتەوە لە ناو نەچێ ینی مەسەلەن وەکو ئەو شتانی کە پێشتر لە ناوچوونە گوتم با بێگەم بە ئەرشیف و ئەو 5 ساڵ خۆم پێوە خەری کردووە تر ویسم بکەم بە کتێبە وتیان زۆرە بیکە بە دووبەش گوتم بە ئەرشەکە زۆر باشە بە هیوادارم کە ڕۆژی شەمە کە کاتێکم کتێبە ئەناسەندرێت و هەروە واژوو لەسەرەکرێت و بڵاوەکرێتەوە بە زووترین کاتیش بەشی دۆمی کا بڵاو بکرێتەوە پێم خۆشە باس لە بەرگوشتەکەشی بکەین کاک عەبدولعەزیز کە هەر پێگاتوە لە 4 تابلۆ و هەروە ناو نیشانەکەشی سەمای فریشتەکان چۆن ئەمانەت هەڵبژارد وڵای سەمای فریشتەکان لای من ئەوانەی هەڵەکۆڕن کچ بێ کوڕبێ وەک فریشتە لەبەر چای من وایەم بینم یانی تێنێک کە فریشتە جوانترین شتە لای منشەوە وەلەوەی ڕەخنەشیان لێ گرتم داواشیان لێ کردمەوە لابەرم بۆچی وای ینی فریشتە و سەما تۆ زێرێک جیاوە بەڵام لای من وان یانی لای من وەک فریشتایان بینم بۆی ناو من سیناروی ئەوە چشم لە نووسی خۆم فلیمێ هەر سەمای فریشتەکانە لەبەر ئەوان بەشداری تیاکەن ئانی خەریکی ئەو کارە تازەیە بەڵێ ئەوە ئاشکرا کرد بەڵێ ئەوە دیزاینێکە کاکەریم کردیتی کاگارم ئەو پیاچنەوەی بۆم کردەوە کۆمەڵە برادر پێوە بە شەوێکی زۆر ڕانکاری لەسەر کراوە هەم لەسەر دیزاین و کتێب و چاپخانەی کار بچاپی گەاندووە جەوە ڕۆژ شەمە لە بەڵبەندی ڕۆژپیری زانکۆ مەرکەز سەقافیەکە هاتنیش دەکەینە هەموو بۆ هەمووانەوە بە خۆڕایش بە خۆڕایش کتێبەکە بەسەر ئامادەبووانە دابش ئەکرێت کە ئەمە خۆی شتێکی گرنگە کە هەموو کەس ئەتوانێت ئەم کتێبە وەربگرێت ئامادەبێت ڕۆژنبیری بەرز تورکە هاوکاریان کردن بۆ چاپکردنەکەی ئیتر من هیچ مەسرفم نەکردن دەستی هەموو لای خۆش بێت گرنگەوەی کە ئەم کارانە کە ئاکرێت ینی ئەمەکو ئەرشیفەکە و بکوتت بۆ هەر هەموومە بەتایبەت بۆ کەسە هوەرەکان ئەوانەی کە لەم بوارەدان هیوادارم ینی نووسری گەورەش بتوانن شتی گەورە بکەن لەسەر کورد لەسەر ئەو سەما هەڵپەرچیانی کوردی بەڕاستی تۆ کە میوانێک دێ لە دەرەوەی وڵات زۆر من گروپ پشتیوە هاتوونێت ئێرە من کە خۆم ڕۆشتم ناو گروپانە لە وڵاتانی دەرەوە ئەو کتابانیان دایتەمە هەموو پەیوەندی بە سەما هەڵپەرچەی کوردی و خۆیان هەیە وڵاتان هەیە منی ژوتم چاک لێکەریەگر وەکو ئەوانە مەسەگەر بایان تو میوانێکە دێ بیدێت دەستی بە زۆر خۆش ئەگەر وەلە وعدیان داوە پێم کە بیکەن بە عەرەبی بیکەن بە ئینگلیزی میوانێکە دێ ئەو کەلتوری خۆتی پێ بشاندێ و سەما هەڵپەرچەی خۆیان هیوادارم کە ئەمەش هەنگاوێکی زۆر باش و گرنگە ئەگەر ئەمە بکرێت و بدرێت دەئیشەڵا وعدەکەی خۆیانە بەنە سەر کاک عەبدولعەزیز باسی لۆ کردیانی لە وڵاتان کە زۆر گرنگی بەوادەن و هەروە چاپیەکان ئەرشیفی خۆیان باتایبەت لە بواری هوەریە لێرە چۆن ئەیبینیت؟
لە ڕووی ئەرشیفکردن و پاراستنی هەموو کارە وڵای هونەریەکان ئێمە کە ئەرشیفمان تۆ نییە. چەند ساڵە لەنا ئەو وارە هونەریە لە ئەرشیفا کارەکەی زۆر فەقیرین وەک کوردیانی بەڕاستی مەسەلسە بۆ نمونە مەسا وڵاتێک مەسەرەن کۆمەڵێک شایان کردووە مەسەرەن شایەکانت بوونێتە ئەوەی ینی ئەوەی ڕەسەناتی خۆیان مەسەرەن لێوێنە سەمای زۆر بەهەیە مەسەر لە هندستان سەمای کۆبرا هەیە لە بەڕازی سەمای سەمبایە فلامینکو لە ئیسپانیا ئەوانە مەسا ئەو شایانە بوونێتە ڕەسەناتی بوونە ملچ ئەمولەتە ئێمە کورد تا ئێستا نەمانتوانیوە شتێکی وا بکەین هەر ئەو شایی چۆپی سێپی ئەگە ڕۆژێک لە ڕۆژان بە دنیا بناسیێنی بەڵام زۆر خۆشە ئێمە وەک کورد بتوانین فیستیڤال بکەین چکە بە فیستیڤال زیاتر شارەزاییمان دەبێت و بەشداریش بکەین لە فیستیڤال نێودەوڵەتەکان وەلو ئێمە مەسەرەن وەک تیپی هەولێر و سلێمانی هەم تیپەکان بەشداری زۆر فیستیڤالمان کە زۆر سەیرمان بینی زۆر گروپی سەیرمان بینی کە مەسەرەن لە ئاسمان لەگە ئەوان چۆنە مەسەرەن کەلتورەکەی ئەوان چۆنە یانی لە وڵاتان کە فیستیڤالەکە لە باوەڕکە مەسەن گروپی هەڵپەرچێ ئەبەن بۆ لادەیەکانیان لە لادەکان دوو گروپ بەبەن لادەیەک عەرزەکە دەم ناڵ و دەوە دێن دانیشت ئەرێن ئەوە ئیستیفادەیە چێ دەبێت ئەوانش لە نزیکەوە بیبینن ئەوانش پێی ئاشنا لێرە فیستیڤالێکمان کرد چوارەمی فیستیڤال بوو بدمان بۆ کەلار لە کەلار ئفتامان لە خەڵای شێوانە کاک عەباس پیاوێکی هونەرمەندی زۆر چاک و زۆر جێراڵ و زۆر ئیشکەرە وتی چی بکەین وتم وڵا کاک عەباس با تەوزیعیان کەریمەش ئەمان بردن بۆ لادەکان بۆ قەزاکان بۆ نائیەکان بۆ هەموو کوردستان حتا دۆک بتمان ئەی چی بوو کاردانەوەی خەڵک چۆنی بوو وڵاتی جەماوەرێک نازانم لە بیرت بێ ینی خۆ زۆرترین جەماوەرە لە فیستیڤالە ئامادە بوو بە خەڵک پێی خۆش بوو کە بینێری ئەو کارە کورتایی هێنان و ئەوکەی لە کەلار بوو ئەو چالاکیەکان کەم لە شوێنەکانی تر دەمان لە ئێستا خۆت ڕاستەکە دوای ساڵانێک لە خزمەتکردن لەو بوارە و لە هونەری میلیە هەمووکو ڕاهێنەریش کە کارە کردووە لە ئێستاە بەردەوامیت هەمووکو ڕاهێنەر و هەروە پێدانی زانیاری بە گروپەکان بە تیپەکان ئەوەی ڕاستی بێ ئەگە بوو مەسەلەی کۆرۆنای بەسەداوە لە خۆشیە ئەگەر نا من کۆمەڵێک بەرهەمی چاکم ئامادە کردووە کۆمەڵێک بەرنامەم هەیە یانی لەگەر وەزارەت ڕۆشنبیریش قسەم کردووە کۆمەڵێک شتم بەدەستەوەیە ئینشاڵڵا لە کاتی خۆی گەر لە بوار بێ توانین ئیش بکەین کۆمەڵێک شتی چاکم ئامادە ئەی بە خۆت ینی هەر خەریکی جوڵە و سەماکردنی شێ دڵنیام کە تێکەڵی ڕۆحت بۆ ینی ئەم ناتوانین ینی تازە تا ئەمرینەوە ژامان لەسەرەوە بیت داش بڕینە لە متابعەکەین هەردام هەر بۆ تەندروستی لەشی زۆر باشە کاک عەبدوڵعەزیزوانە تۆزە دابراوم ئەی نووسمەوە زیاتی هەم ئەو جوڵە و ئەو سەماکردن و شتانەش بۆ تەندروستی زۆر باشە وەرزشە ئەسە من بەداخەوە کە دەبینم هەندێک لە گروپەکانی کوردستان لە ماڵەوە دانیشتوونە پێم ناخۆشە ینی زۆرم پێ ناخۆشە کە لە ماڵەوە دانیشتن سەماکارەکان یعنی هەقوای باش شوێ ئەوانە لە ماڵەوە بلا شوێنی بە ئۆنلاین بێ وەرزش بکەن ئەو ڕۆژە تیپی دووەکەم بینی کە بە ئۆنلاین وەرزشیان دەکرد ئەو سازیان دەکرد زۆر دڵخۆشم نانێت کە مەسەڵوانە لیاقان نادن ئەوە بێتن ینی سەماکارێک بێ بە ئەوەی بمێنێتەوە ئەبێ زۆر ئیتمان بە لەشداری کێشی لەشی زیاکە بێگومان نابێ بێ زۆر ئیتمان بە لەشداری خۆی بداتن ینی چکە فەقڕەی ئەساسی هەر تابلۆیەک سەماکارە سەماکارێک دەبێت لەشداری ئەوە بێ و ینی لەگەم بۆی بتوانێت لاگە هەموو حرەکە و لەگە هەموو شتەکان خۆی بگونجێنی چکە ئەوان بە ئیما ئەو بە سەما زمانی سەرنجی خەڵک ڕاکێشم دەستاتوان زمان دەستەکان خۆش کاک عەبدوڵعەزیزگیان زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵمانە بوویت پێم خۆشە جارێکی کە ئاماژە بە ڕۆژ و بە کات و بە شوێنی بڵاوکردنەوەی ئەم کتێبە بیت بۆ بینەرانمان زۆر سپاسی ئێوە دەکەم زۆر سپاسی گەلی کوردستان دەکەم زۆر خۆشحاڵ بووی وڵایەتی ڕۆژی شەمەگوت لە مەرکەز سەقافیەکە مەبەندی ڕۆشنبیری زانکۆ ساعت 5 ئێوارە دابەشی دەکەین هیوادارم دۆستان و برادران و هونەرمەندان دووسەران دەکەم بڵێ هەم لایەکتوان ئامادە دەستەکانە خۆش کاک عەبدوڵعەزیزگیان زۆر سپاس بە هیوای تەندروستێکی باش بۆ بەڕێزت بە هیوای بەردەوامی
دووبارە زۆر خۆشحاڵ بووم. زۆر سپاسی ئەوە دەکەم زۆر سپاس. دەستەکانە خۆش بینەرانی خۆشەویست سپاس لەوە کە تا ئێستا بینەرمان بوون پرۆگرامی ئەمڕۆشتان پێشکەشکرا هیوادارم کە تەواوی پرۆگرامەکە بەدڵی ئەوە بێت هەتاکو سبەینە هاوکارانم با پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بن ئێوارێکی خۆشماڵتەناوە.